ئێمە ئەمڕۆ وەکو ئەندازیارانی فەرمانگەی تەندروستی کەرکووک کۆبووینەتەوە هاودەم لەگەڵ هەموو ئەندازیارانی وزارەتی سەحا لە هەموو شارەکانی عێراق لە ناوڕاست و باشوور داواکارین هاودەم وەکو هاوکارانمان لە وزارەت مخەسەسات خوتوڕە کە خۆیان پێی ئەڵێن مخەسەسات خوتوڕە بۆمان سەرف بکەن وەکو ئەوان. نا طبعا ئێمە شەمانەوەی وەک کادرەکان تربین چۆن ئەوانە خوتوڕە وەرەگرن ئێمەش عینان لەبەرەوە ئێمە لە خەتەریات هەمومان یەکین هەمومان مثلەن ئەجهیزە طوبیەمان هەیە ئەو ئەجهیزانە مهندسەکان خۆیان لەسەریانن یعنی نەبەس دکتۆر فئێمە شەمانەوەی وەک ئەوان بین یعنی بۆ ئێمە لەم شتا ئێمە لەگەریان نین بەس کە بە خەتەریەت لەگەریانین. ئێمە ژمارەمان تقریبا 190 ئەندازیارە لە فەرمانگەی تەندروستی کەرکووک داواکارێکمانەوێت مەردەماڵی مەترسیمان بۆ سەرفکرێ هاوشێوەی کەوادری ترکە لە فەرمانگەی تەندروستی و لە هەموو فەرمانگە تەندروستەکانی عێراق سەرف کراوە جەماعەتی طوبیە و سەحیە و ئیداریە و ئێمەش داواکاریمان و دەرمان بۆ سەرفکرێت لەبەر ئێمە وەکو ئەوان ئیشمان کردووە ئەگەر لەوانش بەخەوە باشتر نەبێت لەبەر ئێمە شەو ڕۆژ ئیشمان کردووە.